بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار بەڕێزان و خۆشەویستانم هەموو شەوێکی دووشەممە لەسەر سێشەممە لەم مزگەوتە پێش ڕەمەزان و ناو ڕەمەزان و دوای ڕەمەزان ئینشاءڵڵا بەردەوام ئەبین لە خزمەت تەفسیری سوورەتی تەوبەیە. دیارە 74 ئایەتمان تەفسیر کردووە لەم سوورەتە مبارەکە و لە خزمەتیا بووین کە عەرزم کردن ئەم سوورەتە پێ ئەوترێ سوورەتی کافرناسیە، سوورەتی منافقناسی، صفاتی منافقین هەمووی باسەکە، صفاتی کافرین باسەکە. أفرمي لم آية حفتة وبينجا أفرمي ومنهم من عاهد الله لئن آتانا من فضله لنصدقن ولنكونن من الصالحين. أفرمي صفتي كتير صفات أهل النفاق أويا علين عهد أدن لبردم خوايا أجر خوا لفضلي خوي بێبەشمان نەکا و ڕزقمان زیادکە ئێمە سەدەقە و خێر و خێراتەکەین و ئەبینە کەسێکی ساڵح. داستانێکمان هەیە دیارە لە سەبەب نزولی ئەم ئایەتە پیرۆزە مفەسرین زۆر شتیان فەرموو. هەندێک فەرموویانە لە متعبی کوڕی قوشەیر یا کوڕی بەشیرە هاتە خوارەوە، هەندێک وتویانە لە جەدی کوڕی قەیس، هەندێک وتویانە حاتەبی کوڕی ئەوی بەلتەعە، هەندێک وتویانە ثەعلەبەی کوڕی حاتەب. ئێمە ثەعلەبەی کوڕی حاتەب ثەعلەبەیەکمان هەیە، یەکێکە لە هاوڵە زۆر بەڕێزەکان لە غەزوەی ئوحودا شەهیدە بێ. ئەم قسە و داستانە باسی ئەو ناکە، باسی دواتری ئەوەکە حتا زمانی ئیمامی عوسمان ئەمێنێ ئەو کەسە. ثەعلەبەی کوڕی حاتەب کەسێک بوو کە مشارەکەی کرد لە دروستکردنی مزگەوتی ضیرارە. ئەوانەی کە لە مزگەوتی ضیرارە مزگەوتێکیان دروست کرد بۆ کۆبوونەوەی خۆیان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم مزگەوتەکەی سوتاندن. ئەم جەماعەت و مەجموعەیە لەناو هاوڵانە جۆرێک لە جۆرەکان گومانی زۆرینە لە نیفاقیان ئەبرا، تەسەورەکە کە ئەمانە منافق بن. یەکێک لەمانە ثەعلەبەیە. ثەعلەبە ئەهات مدەتێکی زۆر لە سەفی یەکەمە لە پشتی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم نوێژیە کرد، فەتەیەکی زۆری پێچوو. هەموو جارێ ئەهات پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە لە نوێژەکان ئەوکو سنە دوای ئیمام پشتەکاتەوە ڕۆکاتە خەڵکەکە کە ڕووی ئەکردە خەڵکەکە ئەیبینی ثەعلەبە بەرامبەری دانیشتو. دوای ئەم ماوەیە ثەعلەبە داوای کرد ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم داوا بکە لە خوا بەشکم ڕزقی حەڵاڵم زیاد بێ، خوا لە فەضلی خۆی بێ بەشم نەکە، بەشدارم کە، من کەسێک ئەبم لەو کەسانەی کە زۆر سەدەقە و خێر و خێراتەکەم و زۆر ساڵح ئەبم. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەزانێ ئەمە منافقە، بەڵام مامەڵەی پێغەمبەر صلی الله علیه وسلم هەموو هەوڵێکی دا بۆ ئەو منافقانە لە نیفاق بچنە دەرەوە بێن ناو سەفی موسڵمانان، چونکە ئەمانە بە ئاشکرا وتویانە موسڵمانین، ئەهلی مزگەوت بوون، لە ناو مزگەوتا بوون. ئەفەرمێ خۆشەویست ڕووی تێکرد و فەرمووی قەلیل تؤدی شکره خەیر من کەثیر لا تطیقه. ئەگەر کەمێکت هەبێ و شکری خوای لەسەر کەی لەوەی باشترە کە زۆرت هەبێ و زۆرەکەش تۆ دوایی نەتوانی و دەرەقەتی نەیی. جاری دووەم و جاری سێهەم هەر ئەهاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەم تەڵەبەیە کرد. خۆشەویستمان دەستی بەرز کردەوە، دوعای کرد خوای گیان لە فەزلی خۆت بێ بەشی مەکە و بەشداری کرد. ئەم دوعای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆی کەوتە کەڕەم و وردە ڕزقی ئەم کەسە زیادی کرد. هەندێ مەڕووماڵاتی ئاسایی وەکو خەڵک کڕی بوو، دوو سێ ئەزان، شیرەکەیان زۆر بوو، وهای لێ هات لەناو مەدینە جێگەی نەبووەوە مەدینەی بەجێهێشت، چۆ دەرەوەی مەدینە، وردە لە دەرەوەی مەدینە جێگەی نەبووە، چووە دۆڵێکی دوورە دەست، هەموو دۆڵەکە بوو بە سەرۆت و سامانی ئەو. بەڵام وردە وای لێ هات لە نوێژی جەماعەتەکانی ئیتر حازر نەئەبوو، بەس جومعان ئەهات، دواتر جومعانیش نەئەهات، پێی نەئەکرا، عوزرێکی بۆ خۆی دۆزیەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند جارێک هەواڵی ئەپرسی ئەوی ثەعلەبە لەکوێیە،
يعني يا رسول الله صلى الله عليه وسلم لخارج مدينة وخريجي كارو كسابتي خويتي كاتي الصدقة هاتا بيشوا طبعا من دولتي مسلمان أجر دروز ببي بيت المال من أبيت همو داهاتي مسلمان أشتنا ومالك ليه توزيع كريبا يكساني بسر مسلمانان كعلم بيكساني يعني ببي استحقاقات نكهمو كذب قدريك پیغمبری خوا صلی الله عليه وسلم جالیەکی هەبوو ئەوانە عاملین عەلەیها بوون عاملی سەر زەکات بوون ئەچون شوێن بە شوێن ئەگەڕان زەکاتیان کۆ کردەوە چون گەڕان دەستیان کرد بە زەکات کۆکردنەوە ئەچوونە لای هەر کەسێک بە خێراتنێکی زۆر گەرمیەکردن و زەکاتەکەی ئەدان چوونە لای ثعلەبە قسەیەک هەبوو منافقەکان هەمیشە ئەیان کرد لە زەکاتە کە زەکاتیان ئەدایان وەڵڵا ئەمە وەکو جیزیە وایە بیدەی ئەمە لەگەڵ جیزیا فەرقی چیە ئێمە هەموو جارە سەر کەچەکەین و ئەم زەکاتە ئەدەین ئەمیش هات ئەم کەسە پێیوت وتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناردومی بۆ سەدەقەکەت وتی ئەمەی کە ئێوە وەری ئەگرن خوشکی جیزیەیە هەروەکو جیزیە وایە بڕۆرەوە بگەڕێرەوە با خۆم بیری لێکەمەوە اینجا ئەو کاتە بڕیار ئەدەم ئەم کەسەش هاتەوە و هەموو سەدەقە و زەکاتی کۆ کردوتە هێنای خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و داستانەکەی ثعلەبەی بۆ گێڕایەوە و ئەم ئاەتە پیرۆزانەی کە ئێستا لە خزمەتیان هاتە خوارەوە ثعلەبە کە ئەمەی زانی حورمەتی شکاوە لەناو مەدینە بەدڵ پەشیمان نەبووە تەنها لەبەرەوەی حورمەتی خۆی بکڕێتەوە بە پەلە ڕای کرد هاتە خزمەت پێغەمبەر صلی الله عليه وسلم و یەک لایەکی گەورە وشتر و مەڕ و مانگا و هەموو ئەمانەی لەگەڵ خۆیان هێنابوو فەرمووی ئەمەش سەدەقەکەی منە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم خۆشەویست فەرمووی وەیحە بۆ ثعلەبە یا وەیحە ثعلەبە ئەی هاوار بۆ ثعلەبە چ کەتنێکی کردووە تازە خوا بڕیاری داوە سەدەقە لە تۆ وەرناگیرە ثعلەبە زۆر هەوڵیدا فائیدەی نەبوو لە شوێنێک لە خارجی مەدینەوە زۆر کەس وەکو منافق تەماشایان نەکرد خەڵک هیچیان لێ وەرنە ئەگەر هیچیان لێ نەئەکڕی جار بەجا شتەکانی زیادە بوو نێزانی چی لێ بکە دوای وەفاتی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم سەدەقە و هینانەی هەرچی ساڵەکانی پێشوو قەرزار بوو هەر هەمووی هێنا بۆ ئیمامی ئەوبەکر ئیمامی ئەوبەکر فەرمی والله مادام خۆشەویست لێ وەرنەگرت و میش لێ وەرناگری لە زمانی ئیمامی عومەریشە هێنای لە زمانی ئیمامی عوسمانە وت بڕیاری دا وتی ئەچم ئەم شتانە لەناو مەدینە بەرەڵا ئەکەم و بەجیانێڵ هەر نەجاتم بێ لێیان هات لە ڕێیە پێش ئەوەی بگاتە ناو مەدینە مرد و کەسیشی لێ بەجێ نەما میراتەکەی هەر هەمووی هاتە ناو بەیت الماڵی موسڵمانان ئەم داستانە زۆرێک لە عولەما قسەیان لەسەر کردووە وتیان لەبەرەوەی ثعلەبە پیاوێکی چاک بوو و ئەنساری بوو لە غەزای ئوحودا شەهید بوو لە بەدرا بەشداری کردو ئەم ثعلەبە و ثعلەبە نییە وزورێکی تر کە ذکری ئەم سەبەب نزولیان کردو هاوێنەی ئیمامی طەبەری کە لە محەدیثینی کیبار وزورێکی تر لە عولەما بەدوای ئەوە باڵێن لیانەوە نەقل کردووە لە تەفسیرەکانیانە مهم داستانێکە کە زۆرێک گێڕاوەتەوە و جێگەی فائیدەیە بۆ ئێمە ئەویش ئەوەیە یەکەم ئەبێ زۆر ئاگامان لەو عەهدانە بێ لە بینی خۆمان و خوا ئەیدەین لە قورئانی پیرۆزە لە 11 سوورەتە خوای گەورە باسی منافق ئەکا یەک سوورەتیشی بەناوی منافقەوە هێنا خۆشەویستمان ئەفەرمێ سێ دەلیل هەن بۆ کەسێک کە منافق بێ یەک لەسەر سێی دەلیلەکان وعدەکە ئینسان نەیباتە سەر و عەهدە و پەیمانەکە نەیباتە سەر مەسئلەی وعد و عەهد زۆر گەورەیە بێ ئینسانی مسلمان زۆر بە هوشیاری مامەڵەی لەگەڵاکە هەر یەکێک لە ئێمە کۆمەڵی عەهدمان داوە لە بینی خۆمان و خوای خۆمانە ئەم داستانە پێمان ئەڵێ عەهدەکان جێبەجێکە فەضلی خوا بەسەرتادا ئەبارێ چونکە شەڕتەکەیان لەگەڵ خوایە ئاوا بوو لئین ئاتانا من فەضلیه ئێمە دوو جۆر کەسابەتمان هەیە دوو جۆر ڕزقمان هەیە با بڵێن ڕزقێکمان هەیە پێوتێ کەسابەت ڕزقێکمان هەیە پێوتێ فەضل ڕزقی کەسابەت کافر و مسلمان تیا مساوین وەکو یەکن کەسێکە کافرە کەسێکە مسلمان هەردووکیان ئەچن کەس بکەن هۆکارەکان ئەگەرنە دەست هەوڵ ئەدەن پێوتە ڕزقی ئەسباب بە پێی ئەسبابەکان خوا ڕزقیانەدا جاری وا هەیە تۆ کافرێک ئەبینی سێرەکەی لە بازاڕە زۆر ئازایە و مسلمانێکیش ئەبینی تەممەڵ طبعا ئەمەیان سەبەبی بەکارهێناوە با کافریش بێ ئەمەشیان سەبەبی بەکار نەهێناوە خوا جەل جەلاله ڕزقی ئەو کەسادا کە سەبەبی بەکارهێناوە
مسألة فضل بريتيني للسبب إنسان جاري وهاي شتيكي زور كم أكاتك فضلي خوي لقال قازان جيكي زورك وبيوتي فضل يا بركة بس اشتكان يا داء بارين ثعلبة داوي أوي نكر بخوي كار وقوتي خوي وخوا رزقي با داوي فضلي كرد فضل يعني زيادة يعني خوي قول بوي زياد كببي دستي خوي وببي كسابتي خوي أم جور الرزقاء زور كات خوي قول بعبدكاني عطاءك وعبدك سيركي جهدك زور كمي كردو بلام خوا فضلي بسرا باراندوا مسألة فضل علماء فرموني ياسايكي نية ياسايكي نية أم كسبه هو أم فضلوا يا أم شتبك أم فضلي دزجير أبي أو اندهي أو كسيك صادق به لكارو بارو بازرقانية رازقو به صدقه وخير وخيراتي ليبك شروط كان ورها والحال مسألة تاجرة رحمة بزيها به سوزيها به برامر وفقيران وهجاران خوا جل جلاله لفضل خوي بجداريك بيركنا وأم كسا خو توبه كردو قرايه بلام چونکه توبه کې صادق نیه توبه کې شي له قبول ناکر خو صدقه کې اهنه صدقه کې شي له قبول ناکر بوي افرمي ومنهم من عاهد الله هند المنافقين عهد بيمان ادن بخوا لئن اتانا من فضله لنصدقن اگر خوای ګور له فضل خوي به بشمن نکاو بيمان عطاکا اما صدقي زور اكين ولنكونن من الصالحين وبشك أبين وجزء أبين لأمتي في غنبر لبشي صالحان فلما آتاهم من فضله بخلوا به كاتيك أخوي قول لفضل خوي ببشي نكنو بي عطا كردن أو أن بخيليان تياك تشروق بون تيايا وتولوا وهم معرضون يكم جار بشتيان كردوا باشر رويشتن بشتيان كردوا بشتيان هل كرلا بي غنبر صلى الله عليه وآله وسلم بهوي أم بشت هل كردنوا بهوش كاني أم عهدوا فأعقبهم نفاقا في قلوبهم إلى يوم يلقونه بما أخلفوا الله ما وعدوه خوا جل جلاله نفاقك لدليانا چاند نفاقك تروجي جيشنو بخوا هل لدليانا أماني چونك أمانة خلاف وعديان لقل خوايا جل جلاله كردوا وبما كانوا يكذبون درويان كردوا محمد متولي الشعراوي أفرمي بيغمبري خواه صلى الله عليه وسلم أيزانية ومنافقة ولا رب العالمين معلومة بلان بيغمبري خواه صلى الله عليه وسلم سوزي قوري وهابو حرشون بشكم بهوي أم دعايا تيبقى بزانة من للاين خواه وهاتوم بقرته ورب العالمين يجبو تصديقي بيغمبري خواه صلى الله عليه وسلم أيزانية أم منافقة أيوكو امتحان بكاري بين لعل أقرته دعاكي جيرا كرد وهمو أمشتاني بي عطا كرد وأو خوي بو خوي بخيلي تيا كرد وبما كانوا يكذبون دروي لقل بيغمبر ولقل خوايا جل جلاله كرد إن جاء ليرا ما ملي خوا جل جلاله لقل إنسان أبو إما درك أفرمي ألم يعلموا أن الله يعلم سرهم ونجواهم طبعا إما السر من هي لزمان عربية والنجوى من هي سر بريتيل لويك إنسان لدلي خوياتي يشتا داري نبري وبوكس أو بيوتي السر نجوى أويا بتشرفة بكسي كيوتو ببيدنجي بكسي كيوتو وبيوتي النجوى نجواش هالسر بشكل السر بس للنيوان كسك خوي وخويانية شو تبين نيوان دو كسوا آية أمانة نزن أم منافقان أخوة سر نهين يكان عن أزاني والنجوى وتشرفة كان يشان أزاني وأن الله علام الغيوب خوا جل جلاله علام غيوب حرشي غيب كان هي هرهمي أزاني نك عليمة علامة زور زور رب العالمين حمو وردكاركاني غيب هرهمو أقاليو رب العالمين بوردكاركاني علمه أبم آيات هذا أكيك ثعلبوها وينكاني سريا صادق نبو ونجوان لبينك منافقين ورد دريان أخص وأخوة جل جلاله فضحي أكرد كلميك هبو جاران بو أولياء قوركان وبو الشيخ قوركان بكار أهات أسم باسي شيخي قيلاني أكرا يعني قدس الله سره
دوای لەو ئەخیرە لە نەوەتەکانە وتیان ئەوە جائز نییە ئینسان بڵێ قەدەس الله سره و سر یعنی چی بەڵام ئەو کەلیمەیە حتا ئیبن القەیم بۆ ئیبن تەیمیە بەکارهێنێ مەشهورە لە عولەمای پێشووە وتوانە خوای گەورە خۆی بۆ خۆی سری ئەم کەسە بپارێزە و تەقدیسی کە و گەورەی بکە هەموو ئینسانێکی موسڵمان سرێکی هەیە بینی خۆی و خوای ئەم سر و نهێنیە لە بینی خۆی و خوایە زۆر گەورەیە چەندێ پاکتر چەندێ ساخت ئەلێرە ئیماندار دەرەکەوێت لە سرڕە ئەگەر نا هەموو کەس ئەتوانێت نوێژێکی کرچ و کاڵ بکات و خۆی وا پیشان باکە کەسێکی زۆر چاکە و ئەتوانە ڕیشێکیش بێڵێتەوە مێزەرێکیش بکاتە سەر هاوێنەی ئێمە ئەکرێ هەموو ئەکرێ مەرجنێ ئینسان بڵێ وەڵام مەلامەتی لە نیفاق بە دوورم مەسەلەن داعیمتم من لە نیفاق دوور کەوتمەوە ناوەڵا ئەم زاهیر و شکڵانە هیچ نییە ئەو سڕە گرنگە بینی خۆت و خوا چەندێ ئەو سڕە سادقانە بێ ئەوەندە تۆ لە نیفاق دووری چەندێک خەلەلی تیابێ ئەوەنە لە دائیرەی نیفاقەوە نزیکی بۆیە ئەم ئایەتە پیرۆزە صفاتێکی تری منافقین بۆ ئێمە باسەکە ئەویش ئەوەیە عەهد و پەیمان ئەدەن بەخوا و عەهد و پەیمانەکان جێبەجێ ناکەن وعد ئەدەن لە بەینی خۆیان و خوایانە کە سەدەقە بکەن و خێر و خێراتکەن و ئەیشکێنن وعد ئەدەن لە صالحان بن و ئەیشکێنن اینجا کاتێک کە داوای ئەوەیان لێکرا شتێ ببەخشن بەخیلن چروکن پشتەکەنە دین و ئەمانە وردە وردە نیفاقەکان کۆ ئەبنەوە لە دڵیانە وهای لێ ئیتر ناگەڕێنەوە هەتا ئەو ڕۆژەی بە لیقای خوا شادەبنەوە بە لیقای خوا ئەگەنەوە دەی بزانە سر و نەجوا و چرپە چرپ و ئاشکرا و پەنهانیان هەمووی لە بەردەم ڕەب العالەمینایە خۆی بۆ خۆی لەسەر ئەم شتانە بە وردی محاسبە و مکاتەبەیان ئەکە لە دنیا عقابیان ئەدا هاوێنەی ثعلەبە لە ئاخرەتیشە عقابێکی تر و ناڕەحەتێکی تر چاوەڕێیان ئەکە خوای گیان داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ لە نیفاق خوای پەنا ئەگرین بە تۆ لە نیفاق خوای بمان پارێزە لە نیفاق یا رب العالمین خوای پەنا ئەگرین بە تۆ لە ڕیا پەنا ئەگرین بە تۆ لە تەکەبور پەنا ئەگرین بە تۆ لە ترسنۆکی پەنا ئەگرین بە تۆ لە فەقیری پەنا ئەگرین بە تۆ لە کوفر پەنا ئەگرین بە تۆ لە فسق خوای گیان پەنا ئەگرین بە تۆ لە شتانە بیزانین و جێبەجێ نەکەین یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ لە شکانی وعدەکان یا ئیلاهی پەنا ئەگرین بە تۆ لە بەخیلی خوای پەنا ئەگرین بە تۆ لە بەخیلی خوای پەنا ئەگرین بە تۆ لە حەسوودی خوای پەنامان بدە لە چاوی پیس پەنامان بدە لە دڵی پیس پەنامان بدە لە حەسادەت یا ئەکرەم الئەکرەمین خوای گیان داوان لێ ئەکەین بە گەورەی خۆت لەسەر جەم گوناهەکانمان ببورە گوناهێ بە ئاشکرا کردومانە عەفومان کە گوناهێ بە پەنهان کردومانە عەفومان کە گوناهێ نەمانزانیوە کردومانە عەفومان کە گوناهێ زانیومانەوە هەر کردومانە عەفومان کە یا ئیلاهی داوان لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت بەزەیی خۆت بەسەرمانە ببارێنە کەڕەمی خۆت بەسەرمانە ببارێنە دڵمان ئارام کە ماڵمان ئارام کە یا ئیلاهی ئەوەی چاکە بۆ دینمان بۆ ژینمان پێمان عەتاکە یا ئیلاهی کەڕەمی خۆت بەسەر ئەم وڵات و نیشتیمانەی ئێمە ببارێنە خوای گیان کەڕەم و ڕەحمەتی خۆت لەم مانگی ڕەمەضانە بەسەر ئوممەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ببارێنە یا ئیلاهی لە گوناهی دایک و باوکمان ببورە لە گوناهی مردووەکانمان ببورە یا ئیلاهی لە گوناهی خێزان و مناڵ و هاوسەرمان ببورە لە گوناهی برا و خوشەکانمان ببورە یا ئیلاهی لە گوناهی خزم و کەسوکار و خۆشەویستانمان ببورە لە گوناهی مامۆسا و قوتابیمان ببورە یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت دامەزراومان کە یا ئیلاهی دامەزراومان کە یا ئیلاهی دامەزراومان کە لەسەر ئەم دینە بمان ژێنە لەسەر ئەم دینە بمان مرێنە یا ئیلاهی ئەم دنیای بەجێ نەهێڵین بە شایەتومانەوە نەبێ یا ئیلاهی زەلیلی سەر جێگەمان مەکە زەلیلی دەسی زاڵممان مەکە زەلیلی دەسی مرۆڤەکانمان مەکە محتاجی دەسی نامردمان مەکە یا ئەکرەم الئەکرەمین یا ئیلاهی ئەومان قەرزارە قەری سەرشانی سووکە یا ئیلاهی ئەومان بێحاڵ و ماڵە ماڵداری کە ئەومان پەروەردگارە مناڵی نییە مناڵی پێ عەتاکە ئەومان مناڵی هەیە مناڵەکانی ساڵحکە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئەومان نەخۆشە شیفای بۆ بنێرە ئەومان دڵی نائارامە ئارامیکە ئەومان ماڵی نائارامە ئارامیکە یا رب العالمین یا ئیلاهی داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و بەزەیی خۆت کەڕەمی خۆت مەرحەمەتی خۆت بەسەر ئەم مەجلیسەمانە ببارێنە بمان گەڕە لە خۆشەویستەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم یا ئیلاهی قبوڵمان کە یا ئیلاهی قبوڵمان کە یا ئیلاهی قبوڵمان کە
آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين ويقول لقناه من الشيء أجبوري وخالي من قبولك